لە ئەڵقەی ڕابردوودا باسی ئەو هۆکارانەمان کرد کە بوونە سەبەبی سەرنەکەوتنی حکوومەتەکەی شێخ. دوو لەوانمان باس کرد کە وتمان یەکەم دەبەڕێکڕاچوون و تێکچڕژانی پرۆژەی شێخ مەحموودی حەفید کە بریتی بوو لە دروستکردنی دەوڵەتێکی کورد، ئەو دید و تێڕوانینێکی زۆر پێشکەوتوتری لەو سەردەمەی قۆناغی خۆیان هەبوو. هیوا و ئاواتێکیشی ئەوە بوو کە دەوڵەتێکی کوردی دروستەکە، پایتەختەکەشی سلەیمانیە و لەوێوە بە شێوەیەکی حەلەزۆنی ئەشێ وردە وردە پەلبهاوێ بۆ شوێنانی تر، بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان، چونکە هەروەکو وتمان مەحموودخانی دەزڵیەکێ بوو لە گەورەترین هاوکارانی. ئەم پرۆژەی شێخ بەرامبەر بە پرۆژە بەرژەوەندیەکانی ئیستیعماری ئینگلیزی ئەو کاتە پێگە چێشران، تێک چڕژابوون، بە یەک چێشرابوون، یەکیان نەدەگرتەوە، نە لە دید و تێڕوانینی هەردوو لایەن، نە لە سیاسەتی هەردوو لایەن، نە لە ڕەفتار و هەڵسوکەوتی هەردوو لایەن، نە لە واقعی هەردووچیانە. لەبەرەوە هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کە زلهێزێکی گەورەی ئیستیعماری وەکو ئینگلیز ببێ بە سەبەبی ڕئیسی ڕماندنی حکوومەتەکەی شێخ. دووهەم نەمانی متمانە لە نێوان هەردوو لایەنە. هێشتا متمانە تەبعاً دروست نەبوو بوو، چونکە متمانە زۆریەوێ لە نێوانی خەڵکانێکا کە دروست ببێ، بە تایبەتی کە لە دوو نەتەوەی جیاوازن، لە دوو دیدی جیاوازن، لە دوو دینی جیاوازن، دوو کللتوری جیاوازن، دوو زمانی جیاوازن. یەکیان دەسەڵاتدار و ئیستیعماری هاتۆتە پێشەوەکو ئێستای ئەمریکا، یەکێکی تریان ئەیەوێ کیانی خۆی بپارێزێ، ئەیەوێ خۆی بپارێزێ، خۆکو ئینتیمای خۆی، ئینتیمای دید و دین و فکر، ئینتیمای دیدی سیاسی و بزاوی گۆڕانکاری کۆمەڵگەکەی، هەروەها ڕەفتار و ڕەوشتی کە لە بەهاو نەریتێکەوە لە باب و باپیرانی و بۆی ماوەتەوە لەسەر یەڕوا و پێوەی پابەندە، هەروەها خۆی بە خاوەنی خاک و میلەتەکەی ئەزانێ، ئەیەوە خێر و خێراتی ناوچەکەی خۆی بۆ وڵاتەکەی خۆی بەکاربێنێتەوە، دەسەڵاتێکی سیاسیدا بمەزرێنێ کە خەڵکانێک لێی ڕازین و هەموو خێزان و خانەوادەیەک هەست بە ئاسوودەیی بکەن کە لە ژێر سایەی ئەو سیستمە ئیداریە ئەبن کە هەن. ئەمە دید و تێڕوانینی شێخی مەزن بوو. بەڵام لە بەرامبەریدا ئیستیعمارێکی ئینگلیزی مشەخۆر، ڕووتێنەر، ئیمپریالیستی، دز و جەردە، خاوەن نەبوونی قیەم یان قیەمێکی بەرژەوەند پەرستی مادی لە بەرامبەردا هەبوو. خاوەن هێزێکی عەسکەری کە هاتۆتە ناوچەکە و زۆر شوێنی تری 200 ساڵە پێشێل کردووە، نۆرەی هاتنە بۆ کوردستان. ئەم دوو دید و تێڕوانینە جیاوازە، ئەم دوو فکرە جیاوازە، ئەم دوو سیاسەتە جیاوازە، ئەم دوو کللتورە جیاواز و زمانە جیاوازە، حتمەن متمانە لە نێوانیانە بە مودەیەکی وا کەم دروست نابێ، بە تایبەتی کە هەموو ئەو فترەی پەیوەندیە لە نێوان هەردوو لایەنە کە تێکچۆ نەگەیشتە 6 مانگ. هۆی یەکەم پێکچێشرانی بەرژەوەندی شێخ و بەرژەوەندی ئیستیعمار، هۆی دووەم نەمانی متمانە لە نێوان هەردوولا، هۆی سێم و چوارەمیش ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار باسەکەین.